حکومەت لە دامەزراوەکانی دیکە و لە ئازادی لە کوردستان گومانی تێدا نییە کە بەری ڕەنج و خەبات و تێکۆشان و شەونخۆنی و خوێن و ئارەقی پێشمەرگەی کوردستان بووە کە سوپاس بۆ خوا ئێمەش بەشی خۆمانمان بەرکەوت لەو شانازیە وەکو پێشمەرگەیەکی ئیسلامی لە ساڵانی هەشتاکان بەشداری ئەو خەباتەمان کرد. خەبات بۆ ئەوە بوو کە کوردستان ئازاد بێ، کوردستانێکی دادگەر، کوردستانێکی خزمەتگوزار، کوردستانێک کە دەسەڵاتەکەی بە ئاراستەی خزمەتکردن و خۆشگوزەرانی هاوڵاتیانی هەنگاو بنێ. ڕاستە هێندێک لەو ئامانجانە هاتوونەتە دی، بەڵام ئایا ئەوەی کە پێشمەرگە خەباتی بۆ کرد، هەمووی دەڵێن ئەوەی کە پێشمەرگە خەباتی بۆ کرد و شەون و خونی لە پێناودا بینی و خوێنی لە پێناودا ڕشت، ئەو هەموو هەوراز و نوشێ و دەردی سەری کە ئەگەر ئەوەی کە پێشمەرگە بێ بەبیری دێتەوە کە چۆن بووە، ئایا ئامانجەکانی هاتوونەتە دی؟ ئایا ئەوەی کە ئێمە خۆم بەبیرم دێ کە پێشمەرگە بووین ئەوە بۆ کە ئێمە کارمان بۆ دەکرد؟ دەسەڵاتێک پڕ لە قڕ و پڕی، هێندێک کە زۆر پڕ بن و هێندێک زۆر قڕ بن، دەسەڵاتێک پڕ لە گەندەڵی، لە بەهەدەردانی سامانی نیشتیمانی، دەسەڵاتێک پڕ لە نادادگەری، دادگەری ئابووری، دادگەری کۆمەڵایەتی، کارژێڕی، حکومڕانی. ئێمە بەڕاستی ئەوەی کە من خۆم بەبیرم دێ ئامانج ئەوە نەبوو بەڕاستی ئێستا ئەوەی کە مە دەیبینین بەداخەوە. بۆیە ئێمە وەکو پێشمەرگە وەکو هاوڵاتیان هەرێمی کوردستانیش پێم وایە ئێمە شۆڕش و خەبات هێشکەمان لە پێشە. خەبات دژی گەندەڵی، دژی نادادگەری و دژی قڕوپڕی و دژی دیکتاتۆری خۆسەپێنی. خەباتێکی مەدەنیانە، شارستانیانە، شەرعیانە. کارمان تەواوەنەوە بەڕاستی و بەداخەوە دەمەوێت لێرە ئەوەش بڵێم کە ئەم هەموو خەبات و قوربانی و ئەو شکۆیە کە پێشمەرگە هەیبووە، ئەو ڕێز و قورسایەی سەنجینەیە کە پێشمەرگە هەیبووە، بەداخەوە بە تێکەڵکردنی لەگەڵ مەلەف و دۆسیەی خەڵکێکی گەندەڵ و خەڵکێکی هەڵپەرست و خۆسەپێن لێخن کراوە، زۆر ناشرین کراوە. ئێمە خۆم بەڕاستی یەک لەوانم، خۆم هەزار جار بەریم لە هەر پێشمەرگەیە کە بەرپرس بێ گەندەڵی بکە، ستەم بکە، نادادگەری بەرامبەر بە خەڵکی میلەتەکەی بکە. بەداخەوە یعنی ئێمە دەبێت بەڕاستی ئەو ریزەش خایەنەکەینەوە. من زۆر جار گوتومە لە پەرلەمانیش گوتومە با بە یەک داوا دەکەم ئەوەی کە پێشمەرگەی دێرینە کە خەباتی کردبووە کە ئەم خەڵکە ئەم میلەتە ئازاد بێ، ئەم وڵاتە سەربەخۆ بێ، کاکە جیاکەنەوە لەوانە عەلە لەقەڵ جیاکەنەوە لەوانەی کە دژ بە پێشمەرگە شەڕیان کردووە، چەشیان بەرامبەر بە ئێمە هەڵگرتووە. ئێمەیان دەکوشت. ئێستا ئەو پێشمەرگەی کە شەهید کراوە لەگەڵ ئەو جارسی کە کوژراوە لە یەک دەستگای خانەنشینی شەهیدان وەردەگرن. خوا معقولە؟ بێجگە لە بەرپرسانی دیکەش. بۆیە ئەمە یەکێک لە داواکارە سەرچیەکانی ئەم کۆنگرەیە بێ. داواکاریشکەی ئەم کۆنگرە پێم وایە ئەوە بێ کە زۆر پێویستمان بەوە هەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە. باچی دیکە تەنها بە دروشم نەڵێن ئێمە دەمانێت هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە. چێ لێ ناگەڕێت هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە؟ چێ ناوێ هەموو پێشمەرگەی کوردستان لە کۆمەڵەیەکی ئاوا یا لە هەر شتێکی دیکە کە بەدڵی هەمووان بێکەوە بێتەوە؟ ئەو کاتێ بێگومان ئامانجەکانی زیاتر دەپێکێن. وەم پێشم وایە وەکو کارزەمی سەرەتا ئاماژەی پێکرد دەبێتە هەنگاوێکیش بۆ یەکگرتنەوە و یەکریزی و یەک هەڵوێستی میلەتەکەمان کە ئەمڕۆ زۆر زۆر پێویستی پێیەتی. بەڵام دەزانن یەکریزی و یەک هەڵوێستی بەچی دێتە دی؟ بە دادگەری، بە چەسپاندنی دادگەری لە نێو خۆماندا. ئەو کاتە بەڕاستی نەک یەشێک پێی وابێ یا حزبێ پێی وابێ لەسەری هەمویانەوەیە ئەوی کە خزمەتکار بێ و قوربانی بۆ بکە لە هەموو بارەکانەوە. ئێمە
پێمان وایە ئێستاش کاتمان لە بەردەمە کە ئەم وڵاتی خۆمان چاکەین و چاکسازی تێدا ئەنجام بدەین و دڵی خەڵک و جەماوەرەکەی خۆمان خۆش بکەین. وەکو باسم کرد ئەو ئامانجانێک کە پێشمەرگە خەباتی بۆ کردووە بە تەواوی بێهین نەبی. ئەمە بەچی دەبێ کە زۆر جار باس دەکرد لێرەش باس کرا باسی گەندەڵی کرا باسی نەعەدالەتی کرا ئەمە بەچی چارەسەر دەبێ؟ ئێمە دەزانین بەڕێ سیاسەت بە ئاراستەی و لەسەر بنەمای بەرژەوەندی حیزبی و شەخسی ئەنجام دەری بۆیە ناتوانرێت سیاسەتێکی دروست و ڕێک و پێک بە ئاراستەیەکە بەرژەوەندی خەڵک دابین کە ئەنجام بدرێت. وڵاتان میلەتان لە دەرەوە لە وڵاتانی دیکە کاکە کابرا سیاسەت دەکا حکومەتەکەی دەسەڵاتەکەی سیاسەت دەکا لە دەرەوەی خۆی بۆی ئامانج و بەرژەوەندی میلەتەکەی خۆی دابینکە. بەداخەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان زۆر جار ئەو بۆتە مای سەرێشە و کێشە بۆ خەڵک میلەتەکەی خۆشی شتوات بینیوە لە دنیا دەسەڵات حکومەت بۆ ئەوەیە کە کێشە چارەسەرکە گرفت چارەسەرکە چاکسازی بکە گۆڕانکاری بکە بەڵام بەداخەوە زۆر جار دەسەڵاتی ئێمە خۆی مای سەرچاوی کێشە و گرفتەکانە. ئەم پێم وایە بە دڵسۆزی بە خەمخۆری چاکسازی دەکرێت لە قەناعەتەوە چاکسازی هەڵقوڵا بێ تەنها بە دروشم و بە پاکێز پێشکەشکردن نەبێ. خۆی پێشی هەموو کەس ڕاست کا لەگەڵەوەی کە باسی چاکسازی دەکا ڕاست کا لەگەڵەوەی کە باسی ئازادی دەکا هەمووی باسی ئازادی دەکا هەمووی باسی چاکسازی دەکا هەمووی باسی دژایەتی گەندەڵی دەکا دژایەتی قڕی پڕی دەکا بەڵام ئایا ئەی چێ باشی چێ گەندەڵی دەکا چێ خاوەنی گەندەڵی و سەرچاوی گەندەڵی و نادادگەری و دیکتاتۆریەتە؟ دووەم بەوە دەبێت کە ئێمە دامەزراوەیەکمان هەبێ مادەم ئەگەر دەسەڵاتیش بەرپرسانیش خەمخۆر نەبن دڵسۆز نەبن باش با دامەزراوەیەکە بێ کە لێپرسینەوە بکە لێپێچانەوە بکە لەوانەی کە خواری دەکەن و ئەو ڕێبازەکە هێلاری دەکەن. بەڵام کێشەی ئێمە ئەوەی بەداخەوە کە ئەو دامەزراوەت بێ پەرلەمان ئەو ڕۆڵە ببینێ بەڵام پەرلەمان بەداخەوە ئەویش بەدەست حزب بۆ گیری خواردووە. هەر کاتێک حزب پێی باش بێ کۆ بێتەوە کۆ دەبێتەوە پێی باش بێ کۆ نەبێتەوە کۆ نابێتەوە پێی باش بێ وەزیرێک بانکە بانجی دەکا پێی باش بێ بانجی ناکە. بە پەرلەمان بەڕاستی لێپرسینەوە لێپێچان لە بەرپرسان دەکرێت. ئەم پرسیارێک دەکەم لە ساڵی 92 ئێمە خاوەنی پەرلەمان و حکومەتین ئێمەش لە هێندە لە کابینەکان بەشداریمان کردووە خۆشمان لێ نابەینە دەرێ بەرپرسیاری بەقەدەر خۆمان بەقەدەر دەسەڵاتی خۆمان کە هەمان بووە. ئایا لەم وڵاتە وەزیرێک بەمنیشەوە وەزیرێک نەبووە گەندەڵی کرد بێ بەرپرسێک نەبووە یاساشکێنی کرد بێ پەرلەمان لێ پێچێتەوە محاسەبەی بکە و متمانە لێوە بگرێتەوە ڕاپێچی دادگای بکە نەمان بۆ ینی خۆی ئەمە هێندە پاک و مەلایکەت و فریشتەین لە 92 بەرپرسێکی گەندەڵمان نەبوو بێ دزی نەکرد بێ ئەدی سامان و سەروەتی ئەم وڵاتە چێ دزیوێتی؟ بەداخەوە ینی ئەم مؤسسەیە ئەم دامەزراوەیە کە ئیشی ئەوەیە ئەسەن ڕاستپاردە و تەوزیهاتی حزب زیاتر جێبەجێ دەکات نەک سەربەخۆی خۆی پاراست بێ وەکو دامەزراوەیە کە ڕۆڵی پێ بدرێ ڕۆڵی خۆی ببینێ. سەبارەت بەو گرژی و ئاڵۆزیانەی کە هەیە لە ناوچەکەشدا ئێمە پێمان وایە بە چارەسەرێکی ئاشتیانە بە ئاراستەی ئەوە کە کورد بە ئامانجەکانی خۆی بگات لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا و لێرەش تا ڕادەیەک نیمسەکیان و قەوارێکمان هەیە کە ئەویش زۆرتان باس کرد کە بەڵێ ئەویش مەترسی لەسەرە بەوە بەڕاستیم پێم وایە ئەو ناوچەی ئارامی بەخۆ دەبینێ و ئێمە لەگەڵ ئەوەنی بەڕاستی بە هیچ شێوەیەکی دیکە جارێکی دیکە کورد دەستی بچێتە خوێنی کورد و شەڕی براکوژی و شەڕی نێوخۆیی بەرپا بێتەوە و ئێمە لەگەڵ ئەوەی کە پێویستە حکومەتی عراقی و هەرێمی کوردستانیش حکومەتەکەی سنوورەکانی خۆی بپارێزێ سەروەری خاک و ئاوەکەی خۆی خەڵکی بپارێزێ و من لێرەش بەڕاستی پێشنیار دەکەم کە هەیئەتێکی باڵا لە دامەزراوە فەرمیەکان و لە حیزبە سیاسیەکان دروست بکرێ لەم قۆناغەدا کە ئێمە ئەم میلەتەمان ئەم وڵاتەمان بەرەوشێ ببین چۆن لەم قەیران و لەم کێشانێک ئێستا تێکەوتین و زۆر ڕەنگە بەڵاو کێشەیەکەش بەڕێوە بێ چۆن ئێمە خۆمان لێ دەرباسکەین. پێشنیاریەوە دەکەم کە بەرپرسانە لەم قۆناغەمە هەوڵ بدەین و چارەسەری بکەین و باسی بەڕاستی داهات کرا
وەڵام من هەر ئەوەندە دەڵێمەوە جارێکیش گوتومانە داهاتی هەرێمی کوردستان بەشی موچە و بودجەی تەشغیلیش دەکات بۆ هەرێمی کوردستان بە زیادیشەوە و تەحەداش دەکات بە پارێنەوە خاڵە سوورجیەکان داهاتی ناوخۆ هاوپەیمانان ئەوەی کە پێشترش لە عێراق دەنازەم لە موداش ئەگەر بێ بەشی موچە و بودجە دەکات بە مەرجێک بە ڕێکوپێشی هەمووی بە تەواوی کۆ بکرێتەوە لە دەستێکی ئەمیندا بێ هەر کەسیش بڵێ وانە بابێ قسە لەگەڵ ئێمە بکە بابێ ساڵێکی تەسلیمی ئێمە بکە ئەگەر ئێمە بودجە و موچەمان دابین نەکرد شەر بێ هەرچیمە گوتیمانە ناڕاست بوو هەرچی ئەوان کە گوتیانە داهات بەژناکە ڕاست دەکەن لە کۆتاییدا من دووبارە بەناوی جەنابی مامۆستا عەلی باپیریش و ئەو برا پێشمەرگە دیرنانش کە لە خزمەتتان داین سەرکەوتنی کۆنگرەکەتان دەخوازین و هیوادارم کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ و بە بڕیار و ڕاستپاردەی باش کۆتایی پێ بێ و ئێمەش دیارە لەم کۆنگرەدا کە کۆنگرەی دووەمە بڕیاری بەشداریمان داوە بە ئومێدی ئەوەی کە ئەندامیشمان ببێ وەکو کاژمی باس کرد لە ئەنجومەنی باڵا و لە لقەکانیش و هەر شتێکیش بەڕاستی پێویست کە ئێمە بە ئاراستەی خزمەتکردنی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستان بە شێوەیەکی گشتی کە سوکاری پێشمەرگە شەهیدان کەم ئەندامان هەموو ئەوانە و حتا ئەوانەی بەڕاستی کاتی خۆی کە هاوکاری پێشمەرگیان کردو لە شارۆچکەکان لە گوندەکان کە من دەزانم چەند شەون و خوینیان بێ ئێمە بینێ چەند ناڕەحەتیان بێ ئێمە بینێ ئێستا بڕۆ تەماشای جادەی کە بۆ گوندەکانە دەچێت بزان داخ چۆنە خزمەت بکرێن ئێمە لەو ڕۆ پشتیوان و پشتگیرین و کاتی خۆشی کە لیژنەیەکی کۆمەڵی پێشمەرگەدینەکە هاتنە پەرلەمان ئێمە پشتیوانیمان دەربڕی بۆ ئەو پرۆژێکی هێنابیان پرۆژەیەکی چاکە و هەر کاتێک پەرلەمان بتوانێت سەربەخۆ بێ و خوێندنەوەی بۆ بکە ئەمە پشتی دەگرین و دەنجی پێ دەدەین خۆشحاڵ بووین یاخۆ هەموو لاتان ساغ و سەرفراز بە